دژی داخستنی ڕاگەیاندنە کوردەکان لە باکووری کوردستان و تورکیا ڕۆژنامەنووسانی باشووری کوردستان ناڕەزایی دەردەبڕن و ڕۆژنامەنووسێکیش دەڵێت ئەم هەنگاوەی حکوومەتی تورکیا هەنگاوێکە بۆ لەناوبردنی خۆی. لە چوارچێوەی قڕکردنی کوردان لە باکووری کوردستان لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەستکراوە بە داخستنی کەناڵە کوردیەکان و کەپکردنی دەنگی ئازاد. لە ماوەیەکی کەمدا چەندین کەناڵی کوردی داخراوە و چەندین هێرشی ئەلیکترۆنیش دەخرێتە سەر سایتە کوردیەکان کە زیاتر ڕۆماڵی ڕووداوەکانی ئەو پارچەی کوردستان دەکەن. لەو بارەوە پەیامنێری کەناڵی نالیا NRT لە سلێمانی دیار جەمال بە ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنویسی ڕاگەیاند. دیارە من وەکو ڕۆژنامەنووسێکی هەرێمی کوردستان قساکەم دیارە داخستنی هەر کەناڵێکی کوردی نەک تەنها لە باکووری کوردستان لە هەر جێگایەک بێت بەرتەسکردنەوەی ئازادی بیرۆڕە ڕۆژنامەنووسێ لە تەواوی شوێنەکان و بۆیە پێویستە دەوڵەتی تورکیا بەخۆیدا بچێتەوە و چیتر هێرش نەکاتە سەر ئەو کەناڵانەوە و کەناڵانە دانەخات و داخستنی ئەو کەناڵانە زیاتر تووڕێی لەلای خەڵک دروستەکە. هەر لە شاری سلێمانی و پەیامنێری کەناڵی KNN جوان ڕۆ محەممەد بە ڕۆژنویسی ڕاگەیاند. خەڵکەکان بەردەوام هێرشکردنە سەر میدیانە لە هەر شوێنێکی دنیای بێ هێرشکردنە بۆ سەر ئازادی هێرشکردنە بۆ سەر تاک و پێویستەکە ینی لە هەر شوێنێکا کە هێرشکرێ بۆ سەر میدیایە کە چاوی خەڵکە میدیاکان و هاوڵاتیان ئەمە قوبوڵ نەکەن و هاوڵاتیان دەنجی ناڕزایەتیان هەبێ چونکە وەک چۆن لە ناڕزایەتی دەربڕینەکانەوە لە بەردەوام لە معاناتەکانی خەڵکان میدیاکان دەنجی خەڵکە گەێنن پێویستەکە لەو کاتەشا کە هێرشەکرێتە سەر میدیاکان و میدیاکان داخرێ هاوڵاتیان بێنە دەنگ لەسەر میدیاکان. لەلایەکی تریشەوە پەیامنێری کەناڵی بادینان شاخەوان عەبدوڵڵا لە شاری سلێمانی دەڵێت بە هەموو شوێنێک ئێمە بۆ ڕۆژنامەنووسان و پەیامنێران و ئەوانەی بە قەڵەم و نووسرا و بینراوەکانەوە پشگیریان لێکەین و هیوادارین بتوانن خزمەتێک بکەن هیوادارن بتوانن بەردەوام بن لە خزمەتکردن و ڕووماڵکردنی ئەو ڕاستیانەی کە لە دەفەری باکووری کوردستانەیە. بەتاکید ناتوانێت چونکە یەکەم دەنگی بوێری ڕۆژنامەنووسان و ئەوانی کە لەوێنە هەڵبەتە کەسی